Di çend salên Borî da rêjeyeka zor ji geştyaran qasda Herêma Kurdistanê kirin ji bo dîtina cih û deverên serençrakêşên Herêmê. Lê ji ber hatina grûpê Daeş tirs li cem zorbeya geştyaran durust kiriye û serokê mêwanxaneya Kurdistanê dibêjit ji ber nehatina geştyaran zêdetir ji 100 otêl û motêl û 12 xwaringeh û çendîn cihên dî hatine daxistin. لە هەرێمی کوردستانە بەهۆی هاتنی شەڕی قێزەونی داعشەوە و قەیرانی دارایی ژمارەیەک لە میوانخانە و چشخانەکانمان داخران بەڵکو لەبەر ئەوەی نەبوونی گەشتیار بوو لە هەرێمی کوردستانە چونکە ئەویش سەبەبەکەی گەڕێتەوە بۆ ڕاگەیاندنە عەرەبیەکان و جیهانیەکان کە بە شێوەیەک باسی هەرێمی کوردستانیان کرد کە ئامانی تیان نییە و ئاسایش بەرقەرار نییە. Bajêrê Hewlêrê senterê rahenan hate vekirin û Wezîra Şaredarî û Geştyaran dibêjit herçend rewşa Herêma Kurdistanê alûz e lê kar dikin ji bo zêdetirîn geştyar qasda Herêma Kurdistanê bikin. تاکید ئەمە یەکێک لە پلانەکانی وەزارەت ئەوەیەکەوە گرنگیەکی تایبەت بە کەرتی گەشت و گوزار بدەین هەروە شوێنەواریشکەوە بەشێکە لە گەشت و گوزار لەبەرەوەی دەمانێت ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ هەرێمی کوردستان لە خلالی ساڵی ڕابردوو لەوانێ ئاگدار بن زۆر ڕێنمایی تایبەتمەندمان دەرکردووە زۆر کاری جددیمان کردێ لەسەر بژاننەوەی کەرتی تایبەت لە بواری گەشت و گوزار و هەروەها کردنەوەی زۆر نووسنگەی گەشتیاری لە هەرێمی کوردستان بەپێ ئەو ڕێنمانە کە دەرمانکرێ بۆ ئەوەی بتوانین گەشت و گوزار زیاترین گەشت و گوزار و لە هەرێمی کوردستان بکەن هەرچەندە بارودۆخەکە لەوانەیە بڵێن کەوا بارودۆخە جواب û şehrezek di biyavê cugirafî û şînewaran da dibêjit ji bo dahatê herêmê giringî bi neftê dihêdan û divê bi wî rengî giringî bi sirûşt û cihên geştyarî bihêdan. ئەهمیەتی هەرێمی کوردستان لە ڕووی گەشت و گوزاریەوە دیارە هەرێمی کوردستان بایەخی تایبەتی خۆی هەیە لە باری گەشت و گوزار بەهۆی ئەو باردۆخە سروشتێکە هەیەی هەر لە بڵێن موقعی جغرافیەکەی کە هەڵکەوتەی جغرافی و هەروەها باردۆخی کەش و هەوایی و هەروەها لە ڕووی بەرزی نزمی و لە ڕووی ئەو سروشتێکە کە پێی بەخشراوە. Herêma Kurdistanê bi welatê siruştî bernyas e lê heta çendê hikûmeta herêmê giringî bi vî siruştî de ye. Herçend Herêma Kurdistanê rûyê bi dijwartirîn şer bû digel grûpê Daişê da û vê yekê ji we kir geştyar rûyê bi Herêma Kurdistanê nekin. Li Herêma Kurdistanê amadekariyên baştir diketin ji bo pêşwazîkirina geştyaran. Eyas Abdullah NRT Hewlêr